داوای لێبوردنەکەم جەنابە بەهەڵە گیرام. داوای لێبوردنی چیەکەن و بەهەڵی چیشرا؟ من کوڵام من! ئەیا نابینی؟ تۆ سەری ئەو پاپوزەکە ئەڵێ کیم کارداشیانە ها؟ ئەمە کێرا بۆڵایدە کێرا سی چوار سی پێنج ڕووی ئاشدا و ئابای ڕەش بێ باقسە خەریکەیەتە چامۆ فەلەبەر سەگی سەگ با زمانە بەرە ناوەم جاقسەکە عقب بە ملی شکا و یعنی نیوە بۆ دەرکردوم هەر کاتی تۆ پێویست بۆ یەک تەلەفۆن کە هەموو نسخەکە ئەیابێت. نەبێ ئەوە بڕۆی نابێسی بەدەمی خۆکی شۆرایتە داوای لێبوردنەکەم بەخوا نەمزانی بە ئێستا مەڕیسپی کیلۆی بە 9250 ئا ئەی زەرباوەکە زەرباوەکەش دەربەوە نەیە سلام يا شيخ سلام يا ياسر